سیستەمی خوێنن لە عێراقا لە کوردستانە سیستەمێکی بەریتانی و تا ئێستاژوا تۆ دکتۆریش چاکە نازانێت بەڵام بەداخەوە من تەمەنامە کرد کە ئەوەی کە لە مستەوا بەرزەکەیە لە بەرۆتە و پلانەکە داهێنێت بەهاتە چوای بەریتانیا بیدادێ وەرە بەریتانیا ئێوە چۆن تەڵتوتان بە سیستەمی خۆتان ناوە وەرە با ئێمەش وەکو ئێوە سیستەمەکەی کە تا ئێستا بەریتانیا لە عێراقا با ئێمەش تەڵتوری پێبین هاتووە سیستەمی سویدی بۆ من هێناوە باوەڕکە و مامۆستانی کە ئیشتراکیان کردبوو لە سیستەم لە دەورەکەی کە لە هەولێر کرابووانێ من لەدەم یەکێکیان بیستم وتی ئێمە خۆمان لە سیستەمەکە تێناگەیشتین ئەی چۆن ئێمە بگەێنینەوە گروپ مامۆستا دانیشتین سیستەمەکەی تێبکەین کە ئێستا تۆ بەسەر تەلەبەیەکی فەقیرا لێرە تەنفیزیەکەی ئەمە مشکلەکەی ئێمەیە یعنی پلانمان نییە تا ئێستا مناڵێک تۆ ئەیهێنی لەگەڵ 20 مناڵ 30 مناڵێکەیە یعنی من یەک شتت پێ ئەڵێ و بە فلیم کراوە کچێک لەو کچانەکە لە مەکتەبێکی ئاوا ئاساییایە لە پشوانەکەیە ئەوان دانیشتون بە یەکۆ قساکەن مەجموعەیە کچە ئەمیش وەک کچێ بەچێت تۆ دانیشتووە لەگەڵیانە ئەوان پێکەنە قسەیەکی خۆشی جێڕایەوە میشن هەڵسا بگەشت بۆ لێی تێناکە نازانێ باسی چیەکەن چۆن هاوبەشیان بکە چۆن نەمیش نوکتەیە بجێڕێتەوە چۆن نەمیش قسەیە بکە لەبەرەوە کە نەیتوانی مەجبوور دوورە کرد کاتە تۆ چی لەو کچەکە ئەو کچە بێتاقەت کرد ئەو کچە وانێک کرۆنی کە تەختیم بوو بۆ چووکە نەیتوانی وەکوان پێ بکەنی وەکوان مشارکەی شتەکان کە یعنی تۆ تەسەوورەکەی مناڵێک ئەو دەنگە دەنگ و ڕاکە و مناڵ بێک و قساکەن و یاریەکەن و وەرە فڵان وەرەکەی ئەم وەکوان بکە نایکە برای عەزیزان چی بە غەڵەتی نەکەین یعنی ئێمە پێویستمان بەوەیەکە ناڵە بێت نظامی ئەڵمانی چاکە نظامی هۆڵەندی چاکە نە با ئێمە بیرکەینەوە وەرە بابە ئەمە مناڵێکی ئۆتیسمە شتەکان بەم دەرجەیە وەرەگرێ مناڵەکە هەموو شتەکان بەم حاڵەتە وەرەگرێ چۆن من دای بنێم لە پۆلێکا کە مناڵەکەی کە ئەگەر من بڵێم دارا دوو داریدی یەکسەر مناڵەکە لەسێڵە دارا دوو داریدی بەڵام بە ئۆتیسمەکە بڵێ لەوانەیە بە نەوەیەکە بۆ بڵێ ئەمە مشکلەکەمان والله ئەو سیستەمە بە ئێمە ناکرێت نازانم ئەگەر لەوە چێ پێشیان بڵێ خاڵەتن ئەو بە تۆ بڵێ خاڵەت ئەوەی لە ئاستی سەرەوەیە لە پەرۆدە ئەو شەکە نظامی 2004 باڵێنکارین و کارولین هاتوون لە نیوزیلەنداوە ئەو بەرنامەیەکە بۆ مۆساقان دەرەکان بینیوە لە 2007ەوە فراوانتر بوو ئەو لێ سیستەمی کێناوە 2004 قبوڵی کردووە هێتون بەخواد بچوت سپاس من حەزەکەم هەر لەم دەرساتیاتی کاممان کاڵێ لەگەڵ مناڵی ئۆتیزمە قسە بکەین حەزەکەم لە دەمی خۆتانی جۆم لێبێت ئەبێت چۆن قسە بکەیت و بێت چۆن شتەکانی تێبکەین حەزەکەم یەک ڕستە بۆ مەسەلەی ئێستا چۆن ڕێڵی ئەبێت بە زمانێکی کۆمەڵی بە پاراو بە هێواشی قسەی دەکەن باشە ئەمە شتەکانی کە یەک مەجموعە نقاط هەیە نازان بینیمتانەکە ئەڵێ لەگەڵ ئۆتیسمێکە ئەبێ ئاوان یەکێکیان لەوە بەیەک ڕستەم بۆ بەیەک بەیەک شێوازی قسەی لەگەڵ بکەین مثلا بۆ نمونە دەستخۆشەیە ببین دەستخۆش بەس ئەوەنە دەستخۆش ئافرین ناوێت ڕستەی دوو پێش بەکار ناکەین بە هێواشیش قسە ڕستەیەک مانای لێ نەبێتەوانێ یەک وشە یەک مانا بدە مەسەلەن لەوانەیە بەکار نهێنی هەنێ وشە هەیە مەسەلەن هەان پشگیرە ئەوانە ئەو لێ تێناگەن وشەکان بە کوردی و بود پێم کەیکە باشە بەوێنەوە کەیکە ئەو بەرنامەی خۆی هەیەیان ئەو ڕفتاری خۆی هەیەی مەحاولەکەی نەیگۆڕی لەسەری بڵێن تا باشە زمانی جەسەر وەرە باشە بە سادەی چێگەم یەک بەرزوی نزمی لە دەنگی یانە بێت کەیکە شتێک کە فێرێکەی لە ئاسانەوە چی بۆ قورس لە قورسەوە نیە باشە زۆر سەرورە ئەو ناوە چاوی لە چاوە نەک ئاوا سێری ولا باشە حتا ئەڵێ ئەگەر مناڵەکە ویستت قسەی لەگەڵ بکەیت تۆ بە بەرزیەوە قسەمەکە بە دانیشە بووی لە مستەوای وە باشە ئەمانی کەیسە بۆیە پێم وتن ئەم هەموو شتێک کەیسە ئێمە ئاوای خواتوانی لەگەڵ مناڵێکە لە پۆلێکە سی تەلەبێتیایە ئەم شانی کە باسمان کرد بەکاری بێنی
ئەزێ چی نەک دەرەجاتێ لە مناڵێکە بۆ مناڵێک فەرقی بەڵام یەک نظام هەیە یەک شتێمی کەیسە بە چەند کوشتوبراک پێم وتم خۆتان بێڵن ئەمە سابتە یعنی من ناتوانم لە یەک کاتا بە مناڵێک بڵێم ئادەی ئەحمەد واز لە یاریەکە و بێنە بڕۆ جلەکان لەبەرکە دانیشی پشۆ چۆ بۆ تەوالێتەکەیش پیاوەکە لە پێکە ڕووین بۆ بازار چەندم پێوت ها پێنجم بود ئەمە بۆ مناڵێکی ئەو پۆلی کە باسمان کرد زۆر ئاساییە بۆ دەکات بە یەک سانیە لەوانێ ڕاکە خێرا لەبەرشی کاو بێتە دەر بڵێ دیدا باچین بۆ بازار دەبەڵام بۆ ئەو مناڵە قوربە سەرە فەقیرە زانی چی جارێ واز لە یاریەکە و بێنە لەوانێ بەدە عملیێت تا واز لەو یاریێنێت جلگۆڕینەکە لەوانەیە 20 ڕسم بێت باشە پێڵا لە پێکردنەکە لەوانێت 6 ڕسم بێت کەواتە تۆ بەجارێ 56 ڕسمت هەیە بۆ 4 عملیێت بەکاری بێنی تۆ ئەدەوێ مناڵێک یا بۆ نمونەیەکی کە پێداڵێم دایکێ لە ماڵەوە تۆ بە مناڵەکە دەڵێت کوڕم حەزی لە چیە بیخۆیتەوە مناڵەکە خۆی دەستنیشانێکە بەڵام بە مناڵە ئۆتیزمەکە کە دایکەکەی ئەزانێ کۆلاکە بۆ بێنم یا فلانشتە بۆ بێنم بۆی تر تەواو یعنی ئەوەی خواردنەوە یا ئەو بۆ بێنم ئاو بۆ بێنم تاو دەستنیشانی ئەەکەی نەک بە 5-6 مەراحل تێگەی حەزی لە چییە ئەمڕۆ بۆ بکەم قەت شتیوانە لە بازار چ جۆرە پانتۆڵێکە بۆ بکەم قەت شتیوانە یعنی مەبەستم ئەوەیە زمانەی ئەو زمانەی کە من و تۆ لەگەڵ ئۆتیزمێکا بەکاری ئەێنین ئەو زمانە نییە کە لەگەڵ کەسێکی ئاساییە بەکارێنی من فلیمەکەی کە پیشانتانەیەم گەنجێکە وابزان 26 ساڵ 27 ساڵە بەس ڕیشتاشینێک زیاد لە 15-16 عملیەتە تا فێرە بێت بەڵام من و تۆ ئەچینە بەر ئاوێنەکە جاریات دەرمانەکەیش بەکارنایانی هەر بە ئاوەکە ڕێک و پێگەی تاشی توێتە دەرەوە خوا حافیز و خوا حافیز بە یەک عملیەت بۆ چونکە فێر بووی چکەوا فێر کراوین ینی ئەزمونێکت هەیە لەگەڵ شتەکانە بە سانیەک بە 10 سانیە ئەیکەیت و ئەڕۆی باپیرە و نەنەک خۆشەویستترین کەسی مناڵن کە لە ویکێندەکانە لە ئوتڵەکانە ئەچن بۆ لایەن ینی خۆشەویست بۆ چکە لەوێ هەموو شتێک وەرەگرن هەموو شتێک دەڕێکەوتووە باپیرەی هاتووە بەرەو ڕووی دەرگاکە ئەو باپیرەی بینیوە لە دەرگاکە هیراوە بەزەم نەچوە دەرگاکە بکاتەوە بۆ چکە ئەو ڕەبتەکە نابینێ لە بینی باپیرەی و جەڕەسەکە ینی عیلاقەی چییە جەڕەسەکە بە باپیرەمەوە ئاسەیە پشتانەکە بەس تۆ ئەگەر توانی لە ڕێگەی ئەو شتانەوەی کە بۆی ئەەکەی وەردووەرد دادنا کە باپیرێت لە سەعات ئەمەنایەت لە ماڵەوەی تۆ بچۆ دەرگاکەی لێکەوە خۆی ڕستێ دەرگاکەی لێکاتەوە مەبەستم ئەوەیە هاتیرۆ سەر باسکردنی کۆلەکە و مناڵی ئۆتیزمەکە شتێکی باش نیە لە حاڵەتی ئەم حاڵەتانەمان بۆ دێ مەسەن کە وەرەگیرێ لە سەنتەرێ مەکتەبێ مەسەن دایک و باوکەکە پێمانە لێ مناڵەکەمان ڕەفتارێکی هەیە ئەو ڕەفتارە ئایا هەتا ئێمە لەگەڵ ئەو مناڵە یعنی بیبیتە سەرشەر ئێستا پێش ماوەی مناڵێکمان وەرگرت دایکەکە ئەوێت بەس دەزوو بدە دەست مناڵەکەەوە ئیتر هێ منەبێتەوە عیلاقەی بە هیچ نییە بالفعل واجب بس ئەو مناڵە یعنی هەتا ئێمە هەر لەگەڵ یاردەی لا بۆیە گۆڕی بەشتیکە ئەبێ گۆڕا خوشکی باش ئەگەر زانی ئەو مناڵە لە ڕێگەی ئەو شتێک کە بەکارێنێت جۆرە ئەمانێک وەرەکرێت باشە لە من کچێکت پێ بڵێم 12 ساڵ 13 ساڵەکەیەتە بازاڕەکانەوە ئەزیان چی پێەیە بووکە شوشەیەکی پێەیە ینی باوەڕ کە قسەکردنی لەگەڵ بوو کە شوشایەکەی کا لەو بازاڕەیە یعنی دایکێک چۆن لەگەڵ مناڵەکەی قسە ئەکە لەگەڵ ئەچێت یاری شتدانراوە لە بازەمان کتێکە کە مناڵە چه سواری بێ یاریەکە بچۆن لە دونێ دێچێکم سنتینانش بینیم مناڵ سواری ئەسپ شتەکانە بێ بەس لەوێ سابتە پاری تیەکەیت ئەچێتە سەری تەسەور کە مناڵەکەی ئەسبینی ئەسب بوو دەستی بوو کە شوشەکەی ئەگر بێنێ بەسەر ئەسپەکەیە ینی بەم ئەمەلیەتە ئەمنە بۆ چونکە ئەو کچەگەرە بوو کە شوشەی لێ دوور خەیتەوە ناتوانانی بینی بۆ بازارەکە ناتوانانی شتەکانی پێ بکەیت لەبەرەوە ئامنیەتێک وەرەگرێ لە ڕێگەی و بوو کە شوشەیەوانێ زۆر ئاساییە با بووە یعنی ئێستا من و کوڕێک کە پیشانم مافلیمەکە
شتەکەی بەدەستەوە بوو لە کاتی ڕسمکردنا دەستی پیاهێنا پیا بێن نەزانم کە ئەگەر دەستی نێنا بەو پەڕە مریشکەیە چییە یعنی کات شتێکەیە خەلەلێکەیە بەس کە زانیم دەستی پیانانی ئامنە ئەتوانم ئیشی لەگەڵکەم تۆش کاتێک هەموو ئیشی من و تۆش چیە لەم سنتەرانەیە یەکەم دەرەجا یەکەم خاڵی گرنگ ئەمنیەت بۆ مناڵە دروستکەین مناڵەکە کە توانیت لە ژوورەکە ئامنیەت بۆ دروست کرد ئەتوانی کاری لەگەڵکەین بەس کە ئامنیەت بۆ دروست نەکرد قەلق بوو هیچی بناتوانێت لەگەڵ بۆ بورە زۆر ببورە ڕازگا دە دقیقا گەر چوبەن بۆی ئەمڕۆ زیاتر بە تەواتی لێ کردین ڕۆژانە تێبینیت کردە مناڵەت هەیە لە کاتی یاریکردیان لەگەڵ مناڵەکان شودا یاریەکان تێکرا بۆ خۆی کە ڕۆژانەی و خۆتانەی بینن بەڵام تۆ ئەبێت چی بکەیت سێکە بینیت مناڵەکە پیشانتدا کە تۆ شتەکانت فڕێەوە ئەم دەستت بەکارهێنا بۆی لە عینە کاتە ناردت بۆ ژوورەکە بۆ چی شت کرد کە زانیت شتەکەی باش کرد جاریش کە نایکاتەوە ئەمجارۆک و پاداش چی دەکەیت ئەبێتە شوێنی ئەوەی ئیتە هەر شتێکیکەی بۆکەیت مەبەستمەوەیە شتێکی بۆکەی کە بۆک و پاداش دەیت لە جاکی ئەو ڕەفتارە ناشیاوی کە کردی جاریش کە ڕەفتارێکی شیاوی نوان لەوەرە تو ئەم شتێک بۆکەیت ئەمە هەمووی بە پەلە تۆ زەوا بکەم گازگرتن ئەینە شت بۆ هەموو لانی لە هەموو کاتەکانە ئەتوانی بە شێوی وێنەکە پێی بڵێ کە ئەمەی تۆ ئەیکەی غەڵەتێکە ئەمەی تۆ ئەیکەی ئەو غەڵەت ئەو نایزانێت غەڵەت چییە و ڕاست چییە بەس تۆ وردۆر دەوای لێ بکەی کە ئەم شتەیەکەی شتێکی باش نییە لەبەرەوە نەتیجەکەی ئەوە ئەگەر هەتان بێ لە هەموو سنتەرێک باشتر ئەوەیە چۆن لە بەنووسین ئەینووسیت یاساکانی ئەم سنتەرە بە قسەی نووسن لە هەموو شوێنێکەیە یاساکانی ناوماڵی پێڵێن لە هەموو شوێنێک ئەگەر ئێوەش لە هەموو سنتەرەکەتان بێت بۆ مناڵەکان باشە کە لەم سنتەرەیە ڕەفیقایەتی لەوەی کە نەیە ئازاری نەیە شت نەدەبێنی شت نەشکێنی یعنی تۆ بۆت هەڵواسی هەموو ڕۆژێ هەڵبینی و لەم بەریشەوە شتە خراپەکان کە ئەمەیە ئەگەر بیکە ئێمانە خراپە ئەمە شتە چاکەکانەکە بکرێت مناڵەکە هەموو ڕۆژێ بینی لێ تێگا کە ئەگەر هاتە ئەم مەکتەبەوانێ هاتە سنتەرەکەەوە کورسی فڕیان نابێت پاڵان بە مناڵێکەوە نابێت گازگرتن لە مناڵێکەوە نابێت بەڵام جوانترەوەیە ئەو کورسەیەکە هەیەی جێی چییە جێی دانیشتنە مناڵەکە لە جاتوی پاڵی پێوەبنێ دەست کاتە ملی یاری لەگەڵا یعنی ئەمانە هەمووی تۆ وردە و دەتوانین بەس ئەمەی کە من ئەیڵێم یاساکانی ناوماڵ تۆ هەڵت واسیوە هەر لە بیدایەتی کردنەوەی سنتەرەوە لە یەکەم ڕۆژەوانێ تۆ هەڵت واسیوە بۆ مناڵەکە تا ئەو دەقەی مناڵەکە لە ئاخر ساڵەکە چێتە دەرەوە وەربگرە ساڵێکی تشکێتەوە تۆ هەر هەمان لەوانەیە یاسایشکەی بۆ زیاکەیت شتێکی کە بێت لە مەکتەبەکەەوە ئەو کاتە ئەو ڕسمیش دانیت و ئەڕوا لەسەر ڕەفتاری ناشیا و ڕەفتاری شیاوەکە هەمان شێوە هەر لەسەرەوەی بابەتەکەی دوێنێ تۆ مناڵێکت هەیە مناڵێکت هەیە لە پۆلەکەیە مناڵێکت هەیە لە پۆلەکەیە چەند جارێک پانتۆڵەکەی خۆی پیس کردووە ناتوانێت بچێت بۆ پێشوی بچێتە سەر ئاو ئەم حاڵەتی کردووە بەس تۆ وا لە مناڵەکە ئەکەی هەموو جارێک کە هات خۆی وتی ئەچم بۆ سەر ئاو و هاتۆ پانتۆڵەکەی پاک بوو پاداشتەکانی کە باسمان کرد چەند جۆرێک بوو تۆ هەموو جارێک جەدولێکی ئاوات بۆ کردبوو لیستێکی ئاو بۆ کردبوو بۆ هەموو کەرتێک کە پانتۆڵەکەی پاک بوو نقڵێکت بۆ دانا بۆ هەموو جارێکیش کە بینی پانتۆڵەکەی پیس بوو نقڵێکت لێ دەرکرد یعنی ئەو کاتە حرتەکەی بۆ کۆکەی دەوانێ پێی ئەڵێ شەممە لەبەر دوو جار پانتۆڵەکەت پاک بوو دوو جار پانتۆڵەکەت پیس کردبوو دوو نقڵت